آخرین ماڵی ژیانم کونجی بەندی خانەیە ئەم کەرەبچە مەرهەمی زامی دڵی دێوانەیە زۆر دەمێکە چاوەڕوانی زڕزڕەی زەنجیرەکەم سەیری ئەم زەنجیرەکەن وەک زێوەری شاهانەیە بووکی ئازادیم ئەوێ خوێنم خەنەس بۆ دەست و پێی حەڵقە حەڵقەی پێوەنم بۆ پەڵپەڵە و لەرزانەیە گەرچی دوژمن وەزانێ من بەدینی لاڵە بێم باش بزانێ کونجی زیندانم قوتابی خانەیە بیری ئازادیم لە زیندانە فراوانتر ئەبێ قڕ بەسارە و دوژمنایی وای بەبەندی خانەیە گرتن و لێدان و کوشتن عامیلی ئازادیە تۆپ و شەستیر و کەلەب چالەم وەکو ئەفسانەیە چاوەڕوانی شۆڕەشێکم عاڵەمێ ڕزگار بکە میلەتم بۆ ئەو مەبەستە کردەوەی شێرانەیە چەکی شۆڕش کێڕی من نووسین و بیر و باوەڕە ڕاپەڕینە هەڵمەتە پڕ نەعرەتەی کوردانەیە خانەم ئەمڕۆ لە زیندانە بە ئازادی سەد هەزار لەحنات لەوەی نوکەری